بەڕێزان لەم بەشەی پانۆرامادا قسە دەکەین لەسەر ئەو مەترسیانەی کە ئێستا باز دەکرێت لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. هەروەها گفتوگۆ دەکەین لەسەر ئایندە و داهاتووی ئەو ناوچانە. لە ستۆدیۆ نەسرەدین سعید سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم میوانمە. سوپاس بۆ ئامادەبوونت. لەگەڵ عەزیز مەلا حەسەن ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشت. کاک نەسرەدین، لەو ئاگاداری نامەی تۆدا کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوت کردوتەوانێ دۆخەکە بە دۆخێکی مەترسیدار ناو دەبیت، بە تایبەت لەسەر دۆشخورمات و ڕێژەی ئەو مەترسیە چەندە؟ یعنی حەجمێکی گەورەی هەیە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان دەستخۆشتانێت دەکەم. بەڕاستی ئێمە وەک ئیحساسێک بە مەسئولیەت بەرامبەری ئەو ناوچانە و بە تایبەتی قەزای دۆشخورمات و وای ئیحساسمان کرد کە ڕۆژ دوای ڕۆژ وەزعی ئەم قەزایە بەرەو مەترسی ئەڕوات. پێش ئێستا طبعاً حەشدی شەعبی پێش ئێستا لەگەل سوننە و عەرەبەکان وەزع زۆر تێکدا بوو لە ئەوان. دوای تەوابوون لە ئەوان زۆربەی یعنی ئەگەر کوشتن و ڕەفاندن و تەهجیرکردنی ئەوان ئێستا دەست بە کوردان کردووە. لە 12/11/2015 وەزع تەقیوە لە هەردوو لا تقریبان 15 کەس کوژران، یعنی 17 کەس کوژران، 15 بریندار بوون، 228 دکان و خانووی خەڵک سوتێنڕان. یعنی وەزع بەرەو ئاخارێکی وا ئەڕواتە کە ئێستا شعور ئەکرێت کە دۆشخورمات و وەکی معسکرێک لێ هاتووە. یعنی ئێستا بەس دواتر ئەمە بەڕێکەوتن و لێکتێگەیشتن لە نێوان پێشمەرگە و حەشدی شەعبیدا حل نەکرا؟ ئەوە چەند جارە دانیشتن کراون، چەند جارە یعنی لەگەل ئیدارەی دۆشخورمات و لەگەل هێزی پێشمەرگە، بەڵام وا دیارە ڕۆژ دوای ڕۆژ بەغدا خوتەیەک هەیە بوو دووبارەکردنی تەعریب لەو ناوچانە. ئێستا گەڕەکی کوردان لەگەل گەڕەکی تورکمانەکان ئێستا دیوار کراون بە چیمەنتوو لە نێوانیانە ئەنجا کراوەتەوە؟ بەڵێ بەڵێ، یعنی بەو شێوە یعنی گەشتی ئەو ڕادە کە ئەو مەترسیە دروست ببێت کە دیوار دروست ببن، چونکە حەشدی شەعبی یعنی لەو ناوچانەیە خەڵکی خۆیان هەموو ئێستا مسەلەحن، ئێستا هێزێکی زۆریان لە ناو شار هەیە. لە ڕووی ترەوەژی یعنی بەغدا پشگیریەکی زۆر بۆ ئەوانە کە ئێستا زۆربەی دایرەکانی حکومی لە دۆشخورمات و بەدەستی ئەوانن، یعنی بەدەستی حەشدی شەعبیە تورکمانەکانی شیعەن. بەڵێ زۆربەیان حەشدی شەعبین. باشە، لەبەرەوە یعنی کورد ئەوەندە ڕۆڵی کەم بۆتەوە ئێستا لە ناو دۆشخورمات؟ بەڵێ بەڵێ، یعنی ئەوان زۆربەی دایرەکان تەسلیمی ئەوان کراون و ڕۆلی کوردان کیم کراوە لەو ناوچ. باشە، سوپاس دەکەم کاک عەزیز. وەکو ئەندامێکی پەرلەمانی عێراق دەمێ بزانم تا چەند ئاگاداری ئەو دۆخەن کە سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان باسی دەکەن. من وەکو ئەندامی لوژنەی بەرگری و ئاسایش لە پەرلەمانی عێراق بۆ پەیوەندیدار بەو کێشەوە بە تایبەت خۆم سەر بەو سنوورم زیاتر من چەندین جار زیاتر لەسەر ئەو بابەتە قسەی وردمان کردووە و ئاخرین جاریش ڕۆژی نەورۆز بوو کە سەردانی هەموو بنکەکانی هێزی پێشمەرگەمان کرد لەوێ و لەوێ بەوردی لەگەڵ سەرکردایەتی با بڵێم عسکەری و دواییش لەسەر برادران ئەوانەی کە پەیوەندی بە وەزعی سیاسی و هەیە قسەی وردمان کردووە. ئەم بابەتە بابەتێکە بەڕاستی زۆر هەڵەگرێ قسەی لەسەر بکەی. من لەگەڵەوە نیم کە ئەمە سیاسەتی تعریب دووبارە بێتەوە، بەڵکو کێشەی تورکمانی شیعە لەگەڵ کێشەی با بڵێم پێشمەرگەیە. ئەم کێشەیە بنەمای هەیە، بنەماکەی ئەوەیە لە دوای 2023ەوە لە ئەنجومەنی قەزای دووز سوننە و کورد یەک بوونە بەرامبەر بە تورکمانی شیعە. ئەم کێشەیە لەسەر ئەو ئەساسی ئەو بنەمایە کە من پێم وایە لە 2023ەوە ئێمە نەمانتوانیوە لە دووز بابڵێم لە ڕووی سیاسیەوە بە عەقلانیەت تەعاملێکی وا بکەین کە بتوانین ئەو ناوچە کوردستانیە جێی هەمووی تیا بکەینەوە. لەبەر ئەوەی شیعە زۆر تەبیعیە ئەگەر وەکو مەزهەب بتوانێت قوساتی خۆی ممارسە بکا، وەکو چۆن ئێستا لە خانەقین 65 شیعەیە کووردە و تورکمانیشی تایە
و ئەوانیش پێشمەرگەن و دیفاع لە خاکی کوردستانەکەن و شەهیدێکی زۆریش دراوە ئەوە مەسلەی نەتەوایەتی ئەمە مەسلەی خاکە جیاواز لە مەسلەی مەسەب بەڵام لە دووز ئێستا بۆتە مەسلەی مەسەب لەبەر ئەوە بەشێکی طبعا حتمما لە بەغاوە دەستێک هەیە هێزێک هەیە قووەتێک هەیە دەیەوێت لەوێوە زیاتر ئەو کێشەیە ڕابکەشێتە ناو کەرکووک و لە دووزەوە زیاتر بۆ ئەوەی با بڵێم ئێستا هێزی پێشمەرگە بە تەواوەتی توانیوەتی کۆنتترۆلی ناوچەکە بک بەگشتی و ڕۆڵێکی کاریگەری بینیوە ئەو ئەوێ ئەو ڕۆڵە کەمتر بکاتەوە و زیاتر ئەو کێشەیە قوڵ بکاتەوە بیهێنێتە ناو کەرکووک ئەو ناوچانە هەمووی ینی شەهیدی بۆ درراوە هەتاوەکو پێشمەرگە کۆنتترۆلی کردوتەوەنیە ئێستا نەسرەدین ینی لە پەیامەکەشیدا ئاماژەی پێکرد بوو بۆی کە ئەو ناوچانە لەلایەن کوردەوە بە تایبەت دووز ئێستا کوردە و ناوچانە بەجێ دەهێڵێ من پێم وایە دەستێک هەیە لە ناو کوردیشا و لە ناو بەغایشا هەیە ئەوێ ئەو ناوچەیە بەرەو کێشەی تائفی ببا ئەمەش خەتەرناکە مەترسیدارە ئێمە زۆر بەوردی لە نزیکەوە ئاگاداری کورد چێ بەرژەوەند کام لایەنەیە بەرژەوەندیێزێک هەیە حتا هێزی خەڵکیش بێت جەماوەریش بێت زۆر جار لە دەرەوەی هێزە سیاسیەکان هەندێک بڕیارەدا هەندێک قەرارەدا هەندێک دەستدرێژی ئەکا ئەمە خەتەرناکە کەشفە بۆ ئێوە ئەو لایەنە چێت ئێمە پێمان وایە من ئێستا زۆر جیاوازی ئەو ناوچەی دووس بە جیاوازتر ئەزانم لەو ناوچانەی کە شیعە و سونە و با بڵێم کورد و عەرەب و تورکمانی تایە و ئارامە ئەوەی دوو زیاتر حاڵەتێکی با بڵێم تائفی بەخۆیەوە بینیوە پێشتر ینی ئەم حاڵەتە لە ناخی خەڵکا دروست بووە ئەمە خەتەرناکە ئەمە نابێ ئێمە ئەبێت دەبێت بە هەموو هێزە سیاسەکان ڕێگەی لێ بگرین و هەوڵ بدەین لەگەڵ تورکمانەکانیشا قسە بکەین چکە ئەم ناوچەی کوردستانیە و ئەم ناوچەیە هێزی پێشمەرگە پاراستوێتی و خوێنی زۆری بۆ دراوە و ممکن نییە باشە لەگەڵەوەی خوێنی زۆری بۆ دراوە تۆوتان واز لەو ناوچەیە تۆوتت لایەنی کوردیش هەیە کە دەیەوێت ئاشوب لەو ناوچانەدا دروست بکە چ لایەنێکی کوردی هەیە بەرژەوەندی لەمەدا بێ من ناتوانم بڵێم لایەن هەیە خەفیە بەرژەوەندی هەیە فکر و هزر هەیە لەناو خەڵکی کوردستانە حەز لەو بشێوەیەکە و لە بەغایش هێزی سیاسی گەورە هەیە کە ئیمکانیەتی مادی و معنەوی خاتە خزمەتی ئەو کارەوە بۆ ئەوەی ئەو کێشانە دروستکە بۆیە دەبێت هێزە سیاسەکانی ئێمە هێزی پێشمەرگە لەو سنوورە و دەبێت مەسئولەکان زۆر بەوردی بە حکمت بە عەقلانیەت تەعامل لەگەڵ مەوزوع بکەین و تا زووە بتوانین چارەسەری باشە سوپاسەکەم کاک نەسرەدین ینی بە تایبەتەوەی کە لە دووس دەگوزارێت تەنیا گرفتێکی تائیفیە وەکو کاک عەزیز ئاماژەی پێکرد طبيعية يعني وكي باسم كرت لبيش دس بيكدني بكرت يعني طائفي وديتا نتوي يعني لبيش هو بطائفي دس بكرا لقال سنة كاني لقال سنة عرب وتركمان لويل دس بكرا دواي كتواني عن تأثيري كزور لأوام بكن استا بابت إنه نتواتي هاتياتي دوا بداخل وجه إمج وكي حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی نەمانتوانیە هەستی نەتەوەتی لەو ناوچانە بەهێز بکنەوە یعنی بە دیدی ئێمە زۆرتر ئێمە لەو ناوچانە هەر بە دیدی حزبایەتی زۆرتر ئیشمان کردووە کە بەرامبەر کە ئیشی نەتەوەتی لەو ناوچانە بکەن هاوڕای لەو بابەتەدا کە دەڵێ لایەنی کوردی هەیە دەیەوێت ئاشوب هەبێ لەو ناوچانەدا معلوماتم نییە لە ئەو بوارە بس وەکی دیارە کە بابەتی تائیفی ئێستا زۆر قوڵ کراوە لەو ناوچە یعنی تەئسیری زۆری کراوە کە دوایی مەسەڵەن کە حەشد شەعبی لەوێرە بەهێز بووە دوایی کە هاتنی داعش و تەوەقکردنی ئێمراری لەو ناوچە و دەوری حەشد شەعبی لەوێرە زیاد کراوە و قووەت پێیاندایە ئێستا وا ئەزانن هێزێکی گەورەن لەبەرەوە حتا دوێنێژێک هادی العامری لە تۆسخۆرماتوو بوو یعنی بەعکسەوە احتیمالە ئێمە وەک حکوومەتان وەک لایەنە سیاسیەکان وەکی قووەتی ئەوان دێن لەسەر خەت بوو ئەو بوارە من وا ئەبینم ئێمە کەمتر خەمترن بۆ ئەو مەجالە لە ئەوە بەرپرسیارەتەکە تەنیا لەسەر هەرێمی کوردستان یان لەسەر نوێنەرانی کوردیشە لە بەغدا هەردووکە طبعا زیاتر دەتوانم بڵێم ئێستا وەزعی هەرێم و بەغا زۆر
ینی ئیشکالات تێدا دروست بووە بەڵام دەبێت هێزەکانی ئێمە بە تایبەتی هێزی پێشمەرگە لە ئەو ناوچە دەوری خۆی ببینیت و مەجال بە هێزەکانی تر نەدە چونکە پێش ئێستا یعنی پێش ساڵێک ئەگەر حەشدی شەعبی بیانەوە بێ ناو تۆسخورمات و دەبووە ئیجازە وەربگرە دەبووە ڕوخسەت وەربگرن بەڵام ئێستا بەدەهان مقەڕات لە ناو تۆسخورمات و لە هەندە شاری تر هەیە ینی من لەبەرەوە ئیحساس بە ئەو مەسئولیەتان کە ئێستا مەسەن ئەگەر خوانەکەت ینی وەزعی تۆسخورمات و تێکدان یان کوت لیان دەرکرد دەست بە هەندە جێگایەک تر کردوەکی برادەر باسی کرد ینی کە وەزعی کەرکووک دوایی وەزعی ئەگاتە ئەوەی کە لەو ناوچەیە و بەتایبەت لە دووس کورد دەربکرێ ینی بەرەوە ئەڕۆت ئەگەر ئێمە شعور بە ئەو مەسئولیەتە نەکین ئەگەر بە ئەو مەترسیە نەکین بەهێز نەچینە لە ئەو ناوچانە یعنی ئەترسم بەرەو ئەو بڕات باش نوێنەرانی کورد کاک ئەزیز چیان پێ دەکرێت ینی ئێوە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا دەتوانن چی بکەن بۆ ئەوەی ئەگەر گرفتێکە بێ تائیفی بێ نەتەوەیی بێ بەرەو چارەسەری ببن ئێمە هەوڵمان داوە و زۆر بە وردیش قسەمان لەسەر و مۆزوعانە کردووە بەڵام ئێمە دەرکەوتووەمان کە لەو سنوورە پێشتر ئەو حاڵەتە هەبووە ینی حاڵەتێکی تائیفی دروست کراوە لە ناخی خەڵکە بۆیە ئەم کێشەیە بەوە چارەسەر ناکرێ من پێم وایە دەبێ ئێمەش بڕوامان بەوە هەبێ کە کەمەنەتەوایەتیەک هەیە وەکو کەمەنەتەوایەتی تەعاملی لەگەڵا بکەین لە هەموو ئەو سنوورانەی کە ناوچەی کێشە لەسەرە و ئەو سنوورانە ئەبێ بە حکمت تەعاملی لەگەڵا بکەین و ئەبێ بە عقلێتێکی تونڕەوانەی نەتەوە پەرستی تەعاملی لەگەڵانەکەن چکە ئێمە خۆمان ساحب قەزەیەکین و زەدەی زوڵم و زۆرداری دەبێ ئێمە لەگەڵ ئەو هێزانە بەشدار بووین لە شەڕی زۆر گەورە و خوێنمان بەیەکەوە داوە لەگەڵ حەشدی شعبیش خوێنمان بەیەکەوە داوە دەبێ ئێمە لە ڕووی سیاسیەوە تەعامل بکەین تەعاملێکی باش بکەین هەوڵ بدەین هەوڵی جددی بدەین بۆ ئەوی ڕێکەوین ئەگەر هاتووەوە بەپی قسەی کە نەسرەدین ینی جارێ من پێویستمان بە زیندووکردنەوەی هەستی نەتەوایەتیە لەو منتیقەیەدا وتی وەکو پێویست کار بۆ ئەوە نەکراوە ئەسڵا نەخێر ئەو ناوچەیە هەستی نەتەوایەتی خۆی لە ئەسڵا بەرزە بەڵام کێشەکە لەوەیە ئەو هەستە نەتەوایەتیە ئێستا بوردەوردە بەرەو لە ناخی هەندێک خەڵکا بەرەو مەزهەبی براوە حسابەکە خۆی لە چ مەزهەبێکە بەرامبەر لایەنەکەی تر چ مەزهەبێکە ینی بەو ڕوانگەوە لەو ڕوانگەوە ئەمە خەتەرناکە بۆ لایانی کوردی کە نەیتوانیوە نەتەوایەتەکە پێش من ئەڵێم ئەمە خەتەرناکە چکە ئێمە ئێستا لە ناوچەکانی تر نمونە زۆرە ئێمە مناڵێم 65% ناوچەی خانەخین ئێستا ناو خانەخین و دەور و پشتی شیعەیە بەڵام لەگەڵ ئەوە حەجی شعبی نەیتوانیوە هێزێک لەوێ دروستکە و ناشتوانێت دروستکە و ڕێگەشی پێ نادەین دروست کەواتە بۆ لە دوور ئەمە نەکراوە خەڵکەکە خۆی ڕێگە نادا خەڵکەکە خۆی هەمووی پێشمەرگەیە و خوێنی داوە و شەهیدی داوە و خاک و نیشتمان و ئەوە بەلایەوە بەڵام مەسەلەی مەزهەب ئەوە حەقێکی شەرعیە ئینسان توقوساتی خۆی چۆن ممارەسەکە و ئەبێ ڕێگەیشی پێ بدرێ بە هاوکاریش بی ینی ئەبێ تۆ دژی نەبیت بەڵام بەتایبەت ئەم ناوچەیە مادەم ناوچەیەکی کوردستانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان بێ دەبێت کورد ئاگای لەوە بێ کە نەبێتە جێی ململانی مەزهەبەکان وانە حتمەن هیچ مەزهەبێ کە نەیتوانیوە هۆکارەکەی ئەوەی وەک کاک نەسرەدینەڵێ لەو ناوچانە لایەنەکان لایەنی کوردی بەتایبەت هەر خەریکی حیزبایەتی بوون من ئەوە ئەگەڕێنمەوە بۆ ئەوەی حاڵەتی مستەجداتی تازە ڕوویدا لەسەر ساحەکە لە دوای هاتنی داعش و ئەوە حاڵەتێکی دروست کردووە ئێستا نەشازە و ئەو حاڵەتە دەبێت بە وردی تەعاملی لەگەڵا بکەین بە عەقلانیەت تەعاملی لەگەڵا بکەین تاوانە چارەسەری ئەو حاڵەتە چییە بەدیاریکراوی ئەوەیە کە لە کاتێکە داعش هات کە ئێمە ڕێگەماندا ئەو هێزانە تەمان ئێمە بەڕاستی جمهوری ئیسلامی هاوکارمان بوو و ئەبێەوە نەشارینەوە هاوکارمان بوو لە هەموو ڕوویەکەوە و لە ڕێگەی ئەتیفاقەوە ڕێگە بەوانیش درابێن بۆ ئەمرالی ئەو هێزانەی حەجی شعبی بێت بۆ ئەمرالی و هاوشان لەگەڵ هێزی پێشمەرگە ئەو ناوچانە ڕزگار کرا ئەو شوێنەی کە ئێستا با بڵێم تورکمانەکانی ناو دووز کە شیعە مەزهەبن ئەوان لەبەر ئەوەی پێشتر هەستیان بە ئەقسا کردووە هەستیان بەوە کردووە کە ئەوان با بڵێم تەحمیش کراون بۆیە ئێستا هەوڵ ئەدەن خۆیان بلکێنن بە لایەنێکەوە بۆیە ئێمە ئەتوانین لە ڕێگەیەکی تر بە ئەسلوبێکی تر بە ئەوەی تر تەعامل لەگەڵ ئەو وەزع بکەین چکە ئەو سنوورە بەڕاستی پاراستنی ئەرکی پاراستنی لەسەر هێزی پێشمەرگەی کوردستانە و هێزی پێشمەرگەی کوردستان قوربانیەکی زۆری داوە بۆ ئەوە و ڕێگە نادرێت لە داهاتووی شاهی هێزێکی تر بێت لەو ناوچانە با بڵێم
عرضی عضلات. باشە من دواتر لەمێ قسە بکەین لەسەرەوەی کە داهاتوی ئەو ناوچانە بە چی دەگا کاک نەسرەدین من شتێک سەرنجی ڕاکێشام لە ئاگاداری نامەکەی ئێوەدا. لە ئاگاداری نامەکەدا مەترسێکی گەورە نیشانەدەن بەڵام بۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاو بکرێتەوانێ ئێوە داتانە لایەنی پەیوەندیدار و جویان لە نەگرتن ناچار هاتن پەناتان بۆ ئەمە برد؟ نەخێ هەرێمە یەکەم جار بوو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان نارد بوو جێگیری سەرۆکی ئەنجومەنمان نارد و هەروەسا بوو لەژنەی ناوچە کوردستانە کە دەریداین لە پەرلەمانی کوردستانمان نارد دوای بەڵاومان کرد کە خەلکی ئێمەژی کلانە سیاسیەکان ئاگادار بن لە ئەم مەترسیە چونکە وەکی باسم کرد ئێستا لە تۆسپڕمات و تەقیوە بەڵام لە جێگای ترژێک احتیمال هەیە ئەو ببێتەوە چونکە ئێمە لە 15 سەردانی خانەقینمان کرد ئەو ڕۆژە کە لەگەل ئیدارەی خانەقینمان دانیشتنمان کرد و لەگەل بەرپرسانی ئەو ناوچە ئیحساسمان کرد لە زۆربەی ئەو ناوچانە ئەو هێزە دروست ئەکرێت یعنی احتمال لە خلافن لەگەل براکەم ئەو کاتە کە لە خانەقین بووین باسییان کرد نزیکی 2000 گەنجی کورد چوویە نەو حەشدی شەعبی یاخر ئەوانە ئێستا شەڕی داعش هەیە بەڵام شەڕی داعش تەواو بتخواانە کرد ینی هەر جێگایك زیاتر لە هێزێک تێدا بێت باشە مەترسیە بوو شەڕی ناوخۆی بوو ئەو ناوچانە باشە من بیرم نەچێت دوای ئەپرسم کە ڕەتفعلی ئەو خەڵکانی ئێوە پەیامەکەتان پێگەیاندن چۆن بوو بەس کاک عەزیزانی لەسەر ئەو قسەی ئەو بەهەنجوەرنەگرتنی ئەو ژمارەی گەنج کە بچێتە ناو حەشدی شعبیەوە بۆ خۆی مەترسی دروست ناکا بۆی کە لە دووسکورمات و ڕوویداوە لە خانەکەنیش بوو بەڵام ئەوەکو مەترسی نایبێت ئەو ژمارەیەکی هەڵەیە بەڕاستی و ژمارەیە کە انطباعێکی ئێوە لە چۆوەشانەدا نەخێر ئەوە حقیقت نییە لەبەرەوەی ئیدارەی خانەقین ئەگەر ئێستا من لەم کەناڵی شەوەڵێم ئەگەر ئیدارەی خانەقین وای وتی بێ ئەوە ڕاستی نییە و نەیشی وتووە من ئاگادارم چکە لەبەر ئەوەی ئێمە بەوردی ئەو ژمارانەمان لەبەردەستە من لە هەموو کەناڵەکانەوە لە ساڵی 2008ەوە بانگەوازم کردووە کە ئەبێ هێزێک دروست بکرێ لە خانەقین لە خەڵکی ناوچەکە تا ئێستا دروست نەکراوە لە هێزی پێشمەرگە بۆ هێزی پێشمەرگە بە ناوی پێشمەرگە بۆ بە ئەگەرێکی دووری زانی کە گەنج بچێتە ناو حەشدی شعبیەوە کە ئەم هێزە دروست ئێستا باسی ئەوە کە منەمەوێ ئەگەر 2 دقیقەم بدەیت ئێمە زۆر داوامان کرد لە هەرێمی کوردستان لە وەزارەتی پێشمەرگە دەبێت فەوجێک بەلاین کەمەوە فەوجێکمان بۆ تەشکیلکە چونکە پێش داعشیش بۆ ئەوەی ئەم خەڵکە بتوانێ دیفاع لە خۆی بکە خەڵکی ناوچەکەیە باشتر ناوچەکە شارەزایە و ئەتوانێ استفادەی لێ بکەی و خۆی دیفاع لە خۆی بکە بەڵام زۆر بەداخەوە ئەو فەوجە هەر تەشکیل نەکرا بەڵام کە داعشی شات هەموو خەڵکەکە خۆی بووە هێزی پشتیوان و لە بەرەکانی جەنگا بوو و دیاری لە خانەقی چەند شەهیدی پێشمەرگە دراوە و چۆن بووە بەڵام ئەو هێزەی ئەو خەڵکەی کە چۆتە ناو حەشد شعبی خەڵکێکە بۆ معاش چووە و زۆر کەمە ئێمە هەموو تعدادەکەمان کردو 184 کەسە یعنی وەک کە چۆتە ناو حەشدی شعبی و من لێرەوە ئەو گرنتیە ئەدەم ئەگەر ئەمڕۆ وەزارەتی پێشمەرگە بڕیار بدا فەوجێک بۆ خانەقی دروست بکە یەک کەس ناچێتە ناو حەشدی شعبی باشە لە شوێنێکی ترا من دێمەوەلات لە شوێنێکی تر ئاماژەی بۆ کرد کە هادی عامری سەردانی دووسکورماتوی کردوەوە ئاگاداری ئەو سەردانن دەزانن بۆچی بووە زۆر طبیعیە لەبەر ئەوەی ئەو علاقاتانە هەیە و هادی عامری سەردانی بەڕێز کاک مەسعود بەرزانیشی کرد لەو ماوەیە لە هەولێر و سەردانی کەرکووکشی کرد و ئێستا ئەگەر سەردانیش دروستی کردبێ حاڵەتێکی طبیعی مەبەستمەوە بە ئاگاداری خەڵکانی سەربازی ئەو ناوچەیە بۆ بەبێ ئاگاداری نابێ یعنی ئەو تەنسیق و تەعاونە هەیە چکە هاوکاری و هەماهەنگیەک هەیە هیچ وەردەکاریتان لایە لەسەرەوە من ئێستا هیچ معلومەیەک بەڵام ئاگادارم کە ئەو بە بەردەوام ئەو قسە لەسەرەوە کرێ ئەو هاوکاریە لەگەڵ هادی عامری هەیە بۆ ئەوەی ئەو کێشەیە لەو ناوچەیە دام بکەین باشە کاک نەسرەدین ئەو ژمارەیە 184 کەس زۆری فەرقە لەگەڵ ئەو ژمارەی تۆوەتە دەزانی ئێمە کە چوین ئەو ناوچە ئیحساسمان کرد فعلەن وەکی برادەری باسی کرد کە ئیش لە ناو خەڵک نەمایە وەزعی دارایی خەڵک زۆر تێک چووە یعنی گەنج بەتاڵەت زۆر بووە لەو ناوچانە یعنی لەبەر بەتاڵی خەڵک دەچێتە ناو حەشدی شەعبی لەبەرەوە کە ئێمە گەڕانەوە لە ئەخیری مانگی سێ ئێمە نووسراوێک ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانمان کرد کە هەوڵ بدرێت لەسەر ئەو بوارە ڕاوەستن چونکە
دەبێت هەلی کار بوو خەڵک بدوزێت لەو ناوچانە یان دوایی ئەم هێزان لەو ناوچانە دەبێتە مەترسی بوو ئەو ناوچانە و دوایی لە احتیمالە لە کۆنتترۆلی ئێمەژ دوای دەربچێت لەبەرەوە لە ئەو کاتە ژێمە هەر احساس بە ئەو ترسەمان کرد لەبەرەوە ئەو نووسراوە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانمان کرد کە شعور بە ئەو مەترسیە بکەن. باشە ئەو سەردانەی هادی عامری تۆ وەکو مەترسی بینیت کە باست کرد؟ ناوتم کە وەکی ئێحتیمام ئەوان بە ئەو ناوچە ئەدن وەکیانی مەسەن وەکی یەکێک مەسەنن سەرۆکی حەجی شعبی بێتە ئەو ناوچە یعنی ئێحتیمام بە خەڵکی خوادت حەزەکە مەسەن ئێمەژ وەکی هەرمی کوردستان بەرپرسەکانی ئێمەژێک بە ئەو شێوە بچن مەسەن ئەو گلەی ئیدارەی تۆزخورمات و یەکێک لاوە بوو کە بەرپرسان ناین کە ئێمە حتا ڕاستە ئێمە لە قەیرانی دارایدانن بەڵام با گوی لە ئێمە بگرن چیمان هەیە بگەینن بەوان. ئاگاداری نامەکەتدا ئەنجومەنی وەزیران یا تەلێژنەی ناوچە کوردستانەکان وەڵامت چی دەستکەوتیانی؟ یعنی ئەم ڕووماندانەوە هیچ وەڵام نەهاتەوە بۆیمە. هیچ وەڵامێکتان دەست نەکەوتووە؟ نەخێن. هی ئەوە نییە یعنی کە یەکسەر وەڵام بدرێنەوانێ ئەوەی کە تۆ باسی لێواکەی مەسەلەی دۆستخورمات و پێویستی دیراسەیەوە بزانم پێویستی ڕاوەساندنە لەسەر تا بریا لەسەر بدنیان بێنە پێش لەسەر ئەو بوارە. باش. وەکو دوا پرسیار دەمێ بزانم داهاتووی ناوچە کوردستانەکان وەکو دۆستخورمات و لە مەترسیدایە یان تەنیا چەند ناوچەیەکی دیاریکراوە کە دەبێت سەرکردایەتی سیاسی کورد و لایەنە سیاسەکان مەشهوری بخۆن بۆ ئەوەی ئەو گرفتانەی کە لەو ناوچانەش هەن بە کۆتا بێت. وڵا ناوچەی تەڵان لە تۆزخورمات و تەقیبە ئەو بابەتە و زۆر جاژە هوشیاری دامە لە ڕاگەیاندن لەسەر شنگاریش مەسەن ئێستا چەند هێزێک لە ناودانن. یعنی ئەگەر داعش شەری داعش تەواو ببێت من ترسی شەڕی ناوخۆی لە شنگارمژە هەیە لەو بوارە دەبێت قیادەی کوردی بە حەکیمانە وەکی برادەری باسی کرد لە تۆزخورمات و لە جیگای تر یعنی لەگەل ئەو نەتەوانە لەگەل ئەو مەزهبانە دانیشتنی باشتر تەفاهمێکی باشتر چونکە هەموو خەڵکی ئەو ناوچەند حەقی ئەوانە لە ئێحتیمام پێ بدرێت. یعنی ئێمە زۆر جار باسی کەرکووک و هەندێک لە ناوچەیەکەن ئەو دەڵێنەوە عێراقێکی مساغەرە هەموو نەتەوە تێدانە هەموو مەزهب تێدانە دەبێت باشتر ئێمە وەک لانە سیاسیەکان و هەروەسە حکوومەتی هەرێم بشتە پێشەوە تەفاهم لەگەل ئەو لانە سیاسیەکان لەگەل ئەو نەتەوەتان بکن کە بتوانن ڕازی بکن کە مەشاکل نەمین لەو ناوچانە چونکە ئەگەر ئەو ڕازی نەبن ئێستا ڕاستە زیاتر لە 90% ئەو ناوچانە لە بەردەستی پێشمەرگەدانەوە کێز بەڵام داوای ئێمە ئەوەیە بە ڕازیکردنی ئەوان بۆ ئێمە شتێکی زۆر گرنگە تا ببیتە ئەوە ینی وەزعی ئەو ناوچانە ئارام ببێت و دوور بکەوت لە مەشاکل. سوپاس دەکەم کاک عەزیز داهاتووی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان لە مەترسیدایە ئەگەر بەڵێ ئاستی مشهورخۆری سەرکردایەتی کورد لە ئاست ئەو مەترسیەدایە؟ من پێم وایە بەڵێ لە ڕووی واقعەوە هێزی پێشمەرگەی کوردستان وەکو هێزێکی کاریگەر لە مەیدانە توانوێتی هەموو ئەو ناوچانە کۆنتترۆل بکە و توانیوێتی تا ڕادەیەک سنوورێک دابنێ بۆ ئەوەی جارێکی تر ئێمە قسە لەسەر ئەمری واقع بکەین نەوەکو ئەوەی هەرداوا بکەین. ئێستا ئێمە قسە لەسەر ئەمری واقعکەین. ئەمری واقع من پێم وایە وەزارەتی پێشمەرگە و قیادەی سیاسی هەرێمی کوردستان بەو ئەرکە هەستاوە و بە فرسیاتی هەڵگرتووە. بەڵام من پێم چاک بوو و پێم باش بوو ئەگەر تەنها ئێستا ئێمە ئەو ئیرادەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان هەیەی بەڕاستی تاکە پێگەی بەهێزی ئێمەیە لە بەغا و تاکە پێگەی بەهێزی ئێمەیە لە دنیای دەرەوە دەبێ لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیستەمی سیاسیەوە لە ڕووی با بڵێم پێشخستنی باری دیموکراتیەوە لە هەرێمی کوردستان لە هەموو ئەوانە دەبێ وێنەیەکی جوانترمان نیشاندایە بۆ ئەوەی هەموو بە یەکەوە ببینە ببێتە هێزێکی بەقووت پێگایەکی بەقووت بۆ ئێمە. سوپاس بۆ عەزیز مەلا حەسەن ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ نەسرەدین سەعید سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم. سوپاسانەکەم کە لەم بەشەی پانۆراما لەگەڵمان بوون.